سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دواکەوتنی موچەی مانگی 11 موچەخۆران دەکەین و قسە لەسەرەوەش دەکەین کە ماوەی 16 ڕۆژە 631 میلیارد دینار بۆ موچەی مانگی 11 لە بەغداوە هاتەوە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی ماوە بەسەر کوێرێم دابەشی ناکە. هەروە بڕیاریش داوە کە 441 میلیارد دینار بنێردرێت، بەڵام بەپێی زانینەکان تاوەکو ئێستا ئەو ڕەپارەیە نەگەیشتووە. قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی لەگەڵ داهاتی ناوخۆ تەواوکاری بۆ ناکرێت. قسە لەسەرەوەش دەکەین کە لە ساڵی 2025 ئایا کێشەی موچە کۆتایی پێدەی. قسە لەسەرەوەش دەکەین پەرخستنی پەرلەمان، پێگەێنانی حکوومەت چەندە کاریگەری هەیە بۆ لەسەر پرسی موچەیە خود لە داهاتوودا چ ڕۆڵێکیان دەبێت. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی ئەندامی پەرلەمانی کوردستان و مامۆستا دلێر محمود پەرلەمانتاری پێشووی کوردستان و ئابریناس قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئەم بەدەبوونتان دەکەین. کاکتۆرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەم سەبارەت بە پرسی موچە. بۆچی کێشەی موچە یەکلا ناکرێتەوە یاخود ئێستا لە بەغداوە 16 ڕۆژە بۆ موچەی مانگی 11 631 میلیارد گەیشتووە، لەگەڵ داهاتی ناوخۆ بۆ تەواوکاری بۆ ناکرێت بۆی کە موچە دابەش بکرێ. ئەو چوینە ساڵی 2025 دە موچە دابەش کراوە. بەناوی خوای گەورە سوپاس بۆ بەڕێزتان، سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەران و بیسەرانتان سوپاسەکەم بە ڕێز مامۆستاشەکەم. سوپاس دەکەین. لە ڕاستیە ئەوەی کە پێوترێ کێشەی موچەیە بابەتی موچە بە پێی ئەو بڕیارەی دادگای فیدراڵی بەبێ باس و خواسی موچە نەکرێتە باس و خواسێکی سیاسی لە نێوان هەرێم و بەغایانی خەڵکی هاوڵاتی باجی ئەو ململانێ سیاسیە ئەو ناتەباییە نەدا. ئەمە بەپێی با بڵێن ئەو بڕیارە کۆتایی پێ هاتووە. ئەوەی ساڵی تا ئێستا جێبەجێ نەکراوە، نزیکەی ساڵی دەبێتەوە. ئێمە ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە. لەو ساڵە دوو مانگی جێبەجێ نەکراوە، دوای ئەوەش ئەو ماگانی تریش هەر ئەوەڵێن داهاتی ناوخۆ بنێرەوە ئەویش ئەڵێت ئێمە لە بودجەی تەشغیلی یاخود لە بەش یعنی لەو حسەیەکەی هەرێمە ماوێتی و لە هەموو بارێکە ئەوەی کە پێویستە ئەگەر باسی یاسا بکەین، ئەگەر باسی بڕیار و بڵێ کۆتا قسە بکەین کە لەم مەلەفا کراوە نابێ ئەم باسە بەم شێوەی لێ بکرێت. ئەمە دەرچوونە لە پرس و بابەتی یاسایی کە ئەکرێ بەشێکی بەغدابێ بەشی زۆری هەرێم بێکە بەداخەوە لانی کەم ێساکە عێراق کە باسی ئەوە ئەکات کە تۆ داهاتی ناوخۆت نەناردووە، یعنی ئەو بیانووی نەدایەتە دەستەوە. بەفعلیش ئێمە زانین کە شەشمانگی کۆتایی نەداوە، ینی وەکو هەرێم شەشمانگی کۆتایی ئەوەی کە خۆی ئیتیفاقی کردووە. ئێستا ئەگەر بارودۆخێکی سیاسی لە ناوچەکە هەیە ئەم بێوێت لەم چرکە ساتا هەندێ بیان و بگرێ یا هەندێ مماتەڵەکە بۆی هەندێشتی ڕابردوو چارەسەرکە ئەمە لە لای بەڵێن هاوڵاتی جێی بایەخ نییە. جێی بایەخ ئەوەیە کەواتۆ یاسایەک هەیە، دادگای دەستوری بڕیارێکی داوە کە کێشەی باس و خواسی موچە نابێ بکرێتە ئەو باس و خواسێکی ئێستاکە هەیە. تۆ ئەبێت پابەندی بەوەی کە داهاتی ناو خۆبدەی، ئەویش ئەبێ پابەند بێ بەوەی کەوا موچە بنێرێ. بەزەو چێ جێبەجێ نەکردو کاکتۆر بیرەکەی دادگای فیدراڵی لە بەرگەی یەکەم دەڵێ بە بانکیکردنی موچەیە، بەرگەی دووەم میزانی مراجعەیە، بەرگەی سێم ئەوەیە کە لیستی موچە بنێردرێت، بەرگەی چوارەم ڕاستکردنی داهاتی ناوخۆ و نانەوتی هەر لە بڕێرەکەی دادگای فیدراڵ کە لە 21 دووە دەرچووە. هەرێم جێبەجێ نەکرد یان بەغدا نەڕوونە لەم خاڵانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد هەرێم جێبەجێ نەکردووە و ئەو بەرپرسی یەکەمە باوا بڵین بەپرسی یەکەمە لە نەدانی موچە، چونکە لانی کەم قسەیوانی نەبڕیوە، لانی کەم شتێکی نەکردووە کە ئەو بڵێ من نایدەم لەبەرەوەی ینی هۆکارێکی نەبێ پاسایەکی نەبێ. لە هەموو بارێکە ئەویش هەر ئەبێ بینێرێ بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی هەر ئەبێ بینێرێ، ئەبێ ئەم کێشانەی تر کە هەیە بەڕێگەی تر چارەسەر بکات، نەک ئەوەی کە ئەویش لەسەر حسابی هاوڵاتیان بێ. بەڵام لە هەموو بارێکە ئێمە ئەبێ حکوومەتی خۆمان، حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانە مامەڵە بکاوە، یاری نەکا بە کەرامەت و ڕێزی خەڵکیەوە و بە موچەکانیانەوە کە بە هەزارها خێزان ئێساکە قەرزی کردووە و دۆخی دارایی باش نییە، ماڵەکەی سارد و سڕە ناتوانێت لەوانەیە کۆمەڵی پێداویستی سەرەتایی دابین بکە. خۆتەزانی لە مەرێمە بەداخەوە دوای زیاتر لە 30 ساڵ ئێسش نە کارەبای باشە، نە ئاوی باشە، نە خزمەتگوزاری سەرەتاییەکان. بۆ موچەی مانگی 11 631 میلیارد 16 ڕۆژە گەیشتووە.
ینی ئەوە جۆرێکە لە زیندانیکردنی موچە چکە مانگی ڕابردوو بەڵێ نایسەخۆ مانگی ڕابردووش لەیەکی 12 موچەکە گەیشت و بەڕێکی تا هەفتەی 12 ئێستا بەشی دووەمی مانگی 11 بڕیای لێ درراوە نازانم بە دقیقی گەیشتووە یان نەگەیشتووە بەڵام بڕیای لێ درراوە لانی کەم ئەگەر تۆ هاوڵاتی خۆت لات لە یەکە نایکیتە وەسیلەیەک بۆ یاریە سیاسەکانی خۆت پێویستە کە مانگی 11 ئەگەر کەم و کورتیەکی هەیە خۆ دابینی کە لەو داهاتی کە تەسلیمت نەکردەوە بە عێراق دابینی بکە دوجار شەڕی خۆت ئەگەر شتێکت هەیە بیانوێکت هەیە لەگەڵ عێراقا بیکە بە هەمان شێو ئەوانی شەروان ینی باسی ئەگەر بڕیارە ئەو یاسایە بکەین ئەو بڕیارە بکەین کە دادگای فیدرالیدا ئەبێ هەردوو لا ینی ئەم بابەتە کۆتایی پێ بێن بەشی زۆری جێبەجێ نەکردو مامۆستا بەڵێ بەغدا بەشی زۆری جێبەجێ نەکردو ئەوەی کە دیارە لە ئێمەوە بەڵێ سپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر ماوەستا لێرە جنابش بە خێر بێ سپاسیان سپاس ئەگەر سەرنجی بەڕێز بزان بەسەر موچە و سێری بڵێ راپۆرتی وەزارەتی دارایی عێراقشم کرد تا ئێستا بڵێن بۆ موچە 10 تریلیۆن و 292 ملیاریان ناردووە تاوەکو ئێستاەوەی کە گەیشتووە تا ئێستا لەسەر موچەی مانگی 11 631 میلیارد گەیشتووە بە داهاتی ناوخۆ ناتوانن تەواوی بکەن ئەو موچەیە دابەش بکەن قەدەغێ دەسی لێ برێ داهاتنەوە پێشەکی سپاس بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان و بە خێراتنی کار دکتۆری شەکەم خۆی ئەوەی کە تاکو ێساوکو بەڕێزە وتێ کە 10 تریلیۆن و 292 ملیارد دینار هاتووە بۆ موچە لە ماوەی ئەم دەمانگا و لە هەمان کاتیشە بۆ مانگی 11 سەرەتا 631 ملیارد دینار هاتووە لەم چەند سەعاتەی پێشوشە 450 ملیاری تر هاتووە دەڵم دەبێت بگات نەگات چۆتە سەر بە پێی ئەوەی ئیم شەوکە هەیە چۆتە سەر بانکی ناوەندی هەولێر چۆتە سەر حسابی بانقی ناوەندی هەولێر ئەو پارەیە بەڵێ چۆتە سەر حسابی بانقی ناوەندی هەولێر بە پێی ئەوەی کە ئەم ئێوارەیە گەشتۆتەوە کە 450 ملیارد دینارە کاتە نزیکی تریلیۆنێک و 81 ملیارد دینار لێرە کەواتە ئەگەر بێت و ئەو پارەی کە ئێستا گەشتووە ئێستا هاتووە تا کۆم دقەیەکە لەگەڵ بەڕێستانە قساکەین پارەکە زیاترە لە پارەی ئەو موچەیەش کە بە لیستێکی پڕکەم و کوڕیشەوە نێراوە ینی ئەگەر 96 ئێستا ئێستا کە بۆ 996 ملیار لەوەش زیاترە لێشی ئەمێنێتەوانێ بەڵام تاکو ئێستا نازانینی تر لەم بەیانی و دوو بەیانە لیستی موچەی مانگی 11 پێشکەشەکرێت و هەروها خەڵک بۆی بچێ بە دەنگەوە موچەکەی خۆی وەرگریانە خۆی لە حقیقەتا ئیتر پێویستە تەوزیعی کات لەوە زیاتر ڕای نەگرێت یعنی لەوە زیاتر نازانم منی شتێکی تیا نابینمەوە لە حکومڕانیە ڕاگررتنی موچەی خەڵک بەو شێوەیە و خەڵک عزیێت بیت و خەڵک تووشی قەرزاری بکەیت و خەڵک تووشی وەزعی نەفسیکەی نازان چی کابین حکومەتی مابەست لە سوپاسی خۆراگەری موچە خۆرانی کرد سوپاسیان دەکەین کە زۆر خۆراگرن وڵی تر چیتی ئەچێ دەگەر تۆ ئەزانیشی موچەی نەیەیتەوە موچەکەی دواخیت و لە دوای شەوە سوپاسیشی بکەیت وڵاگەر بە سوپاسێکی چەکە سوپاسێکەوە ئەکات کە فەرمانبەرێک کە دەخلەکەی مەحدودە مانگانە کە پێشتر بەرنمەیەکی بۆ دانابوو کە چۆن سەرفی بکات ئێستا ئەو فەرمانبەرە بەرنمەکەشی لێ تێک چووە بەرنمەکەی لێ تێک چۆ تووشی قەرزاری بۆ سوپاس چی لێ بکات بازار ئەبیێنین چونکە بازار و موچە پەیوەندین ڕەفتن بەیەکەوە شتێکن دوانەیەکەن ینی ڕەفتن بەیەکەوە یعنی لە وڵاتێکی وکو ئێمە ئەگەر مەسە ئەوەتانێ وەکۆی بینین خۆشکور پرۆژەی ئیسtismاری نەماوە ئەوەی کە هەیەکەوێتە ناو خەڵکەوە وکو پارە موچەکەیە بە کاشە گەر موچەکەش نەبێت بازاڕیش کزەبێت بازاڕی نابێت ئیتر خەڵک چی لە سوپاس بکات یعنی سوپاس ئەدرێتەوە بە قەرزە سوپاس ئەدرێ بە منداڵەکەی بچێ بۆ مەکتەب سوپاس ئەدرێ بە خواردن بۆ موچەخۆرێک کە دەخلێکی مەحدودی هەیە باشە بەس داهاتی ناوخۆ بۆ دەستی لێ نادەن ئێستا تا ئێستا ئەوەی من سەیرم کرد 321 ملیاریان ڕاستی بەغداکرێت تەنها 321 ملیار یعنی لە کاتێکە پێشتریان داهاتەکە 350 ملیارە یعنی 4 تریلیۆن و 200 ملیار بۆ لەو ساڵەدا بەلایانی کەمەوە
321 ملیاریان ڕاستی بەغدا کرد ئەی ئەوەی تری نابێت دەستی لێ بدەن بۆ موچەوێ بۆ خزمەت گوزاری بێ خۆی بەپێی برارەکەی دادگای فیدراڵی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی موچەخۆرانی عێراقیا بڵێن عێراقی فیدراڵی هەمووی عینەنێک لێ کردووە تۆتەوە و هەمووشی کە موچەی هیچیان نەفەوتێ بەڵام لەگەڵ ئەوەشا کۆمەڵی ڕێنمایی هەیە کە تایە تێکێک لەوانە کاوەیە کە لە کە لە بودجە هاتووە لە یاسای بودجە هاتووە بۆ ساڵی 2024 کە پێویستە لە 150 داهاتی ناوخۆ بگەڕێنرێتەوە بۆ بەغا لە 150 داهاتی ناوخۆ بگەڕێنەوە بۆ بەغا لە 150کەی تریشی بۆ بەشە تەشغیلەکەی تر بۆ بەشی کاریگەڕی بۆ بەشی پێداویستی ناو دەواییەکان سەر بکرێت بەڵام ئەوەی کە تاکو ئێستا هەیە ئەوەی کە باسەکرێت 320 ملیارە ملیار دینار نێراوە بۆ بەغا ئەوی تری نەگەڕاوەتوانێ حکوومەتی عێراقیش وەکو وەزارەتی دارایی بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ ئەکا بەڵام لەگەڵ بڕیارەکەشا کۆمەڵی ڕێنمایی تایە ئەو ڕێنمانەیەکێک لەو خاڵانی کە ئەوەیە لە 150 داهاتی ناوخۆ گەڕێنێتەوە هەچەنە شتی تریشتیا وکو مەسەلەی تەوتینی موچە یاخود پاکردنەوەی لیسی موچە خۆران ئەویش ئەوانەش تاکو ئێستا نەکراوە بەڵام و کۆی داهاتی ناخۆشی نەگەڕانێتەوە بەڵام تاکو ئێستا ئێمە ئەگەر هەر بەیانێکی حسابیش بێ مانگانە ساڵانە لەلایەن وەزارەتی داراییەوە پێویستە هەر بۆ بەرچاو ڕوونی خەڵک هەر بۆ نیەت پاکی کە خەڵک بڕای زیاتر بڕای پێوێ بەو سیستەمەی کە هەیە بۆ حکومەتەی کە هەیە یعنی بیخستایەتە ڕوو کە بیوتە داهاتی مانگانی من ئەوەن گەیە ئێمە داهاتی مانگانەمان ئەوەنەیە لەبەر ئەوە ئەوەنەی بۆ ئەوە ئەوەی بۆ ئەوە لەبەرەوە من واشی بۆ ئەچم ئەوەی کە حکومەتی عێراقی کە زۆر کەڕەت تاخیری موچەکە ئەکات یەکێک لە خاڵەکانی خاڵی تر زۆرە مەسەلەی وەکو پاکردنەوەی لیستی موچە وەکو مەسلەی تەوتیم کە نەکراوە داهات ئەمە ئەوە بەڵام لە هەمان کاتیشە لەو ئەچێت زیاتر بۆ ئەوە بێ کە داهاتی ناوخۆ تاکو ئێستا نەگەڕاوەتەوە و بە قەناعەتی من ئەگەر ئێستاش بێت بۆ ئەو موچەی مانگی دوانزە لەوانەیە هەمووی بەسەرێکەوە گەڕێنێتەوە لە حکومەتی هەرێم بڵێ من تۆ لە ساڵێکدا پێویستێ بە ئەوەنە موچە بووە من ئەوەنم بۆ ناردویت ئەمی تریشی تۆ ئەبێ داهاتی ناوخۆ و وەزیفەکەی خۆ جێبەجێەکەی وەزیفەکەی خۆتە جێبەجێ نەکردووە ئێمە لێرەوە پارە لای ئێمە ئەیبڕین یعنی هەتاوەکو ئەمە کێشەیە بڵین بۆ مانگی دوانزە بەڵام ئەگەر دوایی تشتی تریشەیە باسیەکەین هەر لەسەر ئەوە کاکتۆر کۆمنتێکتە بوو لەسەرەوەی کە بێنێ مەسرور بارزانانی سوپاسی خۆراگری موچە خۆرانی کرد بۆ هەوان هەر دەڵێن ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە بەڵام ئەرکانیان جێبەجێ کردووە لە مەسلەی نەوتە داهاتی ناو خۆیە ئێستا تەنیا 4 مانگیان ڕادەست کردووە ینی لە کۆی 2012 مانگ 4 مانگیان ڕاست مانگی 2 3 4 5 کە 321 ملیار و نەوتەکەش ئێستا بە قاچاق دەفرۆشی ئەرکەکانیان جێبەجێ کردووە ئەگەر خەڵک متمانەی هەبوایە بە ڕازگۆیی ئەو قسانەی کە ئەکرێن یاخود دڵنیا بواە هەرێم هەر ئەوەندە توانای هەیە دڵنیا بووم کە ئەو سپاسە جێی خۆیە گرت بەڵام خەڵک ئەزانێ لە وڵاتە شەفافیت نییە لە وڵاتە دوو ئیدارەی هەیە دوو مالیە هەیە و ئەو مالی و دەستکەوت و داهاتانەشی کە هەیە شەفاف نییە بەشێکی زۆری کەس نازانێ بەرەو چۆڕوە چۆن ئەچێتە چ گیرفان و چ قاسە و چ شوێنێکەوە بۆیە بەڕاستی ینی ئەتوانم بڵێم بە ئەمانەتەوە مامەڵیان نەکردووە لەگەڵ داهاتی گشتیە بۆیە ئەو جۆرە سوپاسانە وەکو مامۆساوتی من لەوە زیاترم نییە کە مامۆساوتی دوو دیوەکە داهاتی ناوخۆ دەبن بەڵێ ینی یەکێتی لەلایەک پارتی لەلایەک بەڵێ ڕابکە ئێستا تەمان بم بۆ نێوە ینی ئێستا هەرێم دوو دارایی سەر بەخۆی هەیە ئێرە ناچێ بۆ لای ئەو لاش نایە ئەمە وای کردووە هەردوو گیرفانی سەرەکیان لە ناو دوو گیرفانە سەرەکی گیرفانی کەشی لێ بەڵێ گیرفانی تری زۆر لێ بێتەوە کە داهاتوو شتەکە بەڕاستی شەفاف نییە و شتەکان کەس بە دەقیقی نازانێ ڕاستە شتێک ئیعلان نەکرێ بەس ئەوەی کە بەردەستە و ئەچێتە ئەو با بڵێن ئەوەی شەفافیەتەکەەوە با بڵێن ڕاگەێنرێ بەڵام ئێمە هەر لە مەرزەکانەوە بیگرە با بڵێن هێڵی تایبەتمان هەیە کەس نازانێ بەرەو شۆڕوا دوای ئەوە لە بینی هەتا هەولێر و سلێمانیە
کە نابێ بە گومرگ و شتانە بێ هەیە و ئەمە هەمووشی لەس حسابی هاوڵاتیە یعنی تۆ کاتێککە نەوت دێتە ئەم دیوە لێرە شتێکە چێ بۆ ئەوێ کاتێک کە تۆ لە سەیتەرەکان بە بڵین پارەیەکە خەیتە سەری ئەم پارە دواتر شتومەکەکە گرانەکە نەوتەکە گرانەکە نازانم ئەوی تر گرانەکە هەر شتێک بێت بۆیە بەڕاستی سوپاس بۆ خەڵک هیچ مانایەکی نییە لە بارودۆخێکی وا ئەگەر خەڵکی وەگوتم متمانەی هەبوایە تەواو دڵنیا بوایە یعنی جۆرێک لە شەفافێت و دادپەروەری هەیە و ئەمانە مەسئولانە و بەرپرسانە مامەڵاکەن ئەو کاتە خۆی بەرگی ئەگەر بەڵام ێساکە چی لە سوپاسێ بکە کاتێکە لە ماڵەکەی خۆراک نەبێت لە پێداویستەکانی جێبەجێ نەبێت نەوتی نەبێ بۆ زستانی ژیان و گوزەرانی خراپ بێ ینی لە بەرامبەری شاد و ینی دووسێت چین ببینێ لە کۆمەلگا هەندێک چوونەتە کوردەواری لە کەشکەلانی فەلەک و هەندێکی تریش کە چینی ناوەڕاستە وردەوە دەبەرەوە هەژاری و هەژارتر ئەڕوە گەنج و لاوەکانمان نبینی کە چۆنە وەزع ڕۆڵەت چاودێریەکەش ئێستا پەرلەمانی کوردستان پەکراوە هیچ ڕۆڵێک نبینی ئێستا ناتوانێت لەسەر موچە قسە بکە وایە کۆ بێتەوە چاودێری داهاتەکان بکە بێگومان حکوومەتێکی کاربەرەکە لە دەرەوەی چاودێریوانەیژ بێگومان ئێساکە ئێمە بۆ نمونە سوێنمان خواردو بەڵام هێشتا سەرۆکاتی پەرلەمان پێک نهاتووە من لەوانەیە گەر کۆمەڵە شت کەم وەکو بەرپرسیارەتی خۆم بەدوایە چم پرسیارێکەکەم شتێکەکەم بەڵام لە ڕووی یاساییەوە لەبەرەوەی ئەم حکوومەتە کاربەڕێکەرەوە ئەم حکوومەتە سەرۆکاتی پەرلەمان پێک نهاتوە پەرلەمان حکوومەتێکی نوێی هەڵ نەبژاردووە تاوەکو ئێمە لێپرسینەوەی لێ بکەین یانی لە ڕووی یاساییەوە تۆ ناتوانی ئێستاکە داوا بکەی وەزیرێ بێنی بۆ پەرلەمان چونکە سەرۆکاتی پەرلەمانت نییە تۆ ئەم پەرلەمانە حکوومەتی با بڵین هەڵ نەبژاردووە و حکوومەتی قافڵ متمانەی پێنەداوە بۆیە ینی هەر لەو ڕۆژەوە یعنی درێژکردنەوەی ئەم پێکنهێنانی جارێک هەڵنەبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بە هەر سێ بەشەکەیەوە و دوجار متمانە نەدان بە حکوومەتەکە بۆ خۆیان گوڵی بەناوی ئەم حکوومەتی هەیە تقریبەن وەکو حکوومەتی فەرمی مامەڵاکات و بڕیار دەرەکات و وەتانی هەر کۆمەڵە شتی هەر دووسێ ڕۆژ لەمە پێش ئەوە ڕاگەێنراکە کەرەستە و مەوادی تاقیگەکان لەلایەن کۆمپانیایەکۆ دابی نەکرێت و حکوومەتی کاربەرەکەر ناتوانێت من نازانم لە ڕووی یاسایەکەوە هێشتا تەدقیقم نەکردووە یان بەدواتچنێکی پێویستم نەکردو تا قسەی ئەوە بکەم بەڵام مەبەستمەوەی ئەوتانی ئیتر هەموو ئەو ئیجرائاتانە ئەکا و ئیجرائاتانەش ئەو ڕێو شوێنانش دوجار کاریگەریە نەرێنیەکانی دەرهای شتەکانی لەسەر شانی هاوڵاتیە بۆ نمونە ئەو پرۆسەیەکە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرت و قسەمان لەسەر کرد و کۆنگری ڕۆژنامەنووسیمان لەسەر کرد بەپێی هەندێک بە دوواداچوونی ئێمە یعنی زیانێکی گەورەدا لە هاوڵاتی ئەو هاوڵاتیانەی کە ناچارن بچنە نەخۆشخانە حکوومیەکان لە هەندێ شوێن و بڕگەیە لە خەستەخانە ئەهلیەکانیش گرانترە هەندێ تاقی تێست و ئەو شتانە زۆرترەکەوێت لە سەریان کەواتە ئەگەر هاتو ئێستاکە بۆ نمونە پەرلەمان کارا بێ بەو مانایی کە خۆی حکوومەتەکە متمانەی پێدا بێ یعنی دیارەوانی کە متمانەی پێدەن باسمان لەوەیە لانی کەم یعنی ئەم پەرلەمانەی ئێستاکە ئەو کاتە تۆ بە شێوازە یاسایەکەی ئەتوانی داوای ئەوە بکەیتەوە ئەبێ وەزیر بێتە پەرلەمان لانی کەم لێپرسینەوەیەک هەبێ پرساندنێک هەبێ شتێک هەبێ یا دەستگای فلان بەڕێوەبەرێتی فلان قسەیەکت هەبێ لە سەریان بۆیە دۆخەکە درێژە پێدانیشی ئەمە بەڕاستی لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە لە بەرژەوەندی گەندەڵکارە نام بێگومان بەڵێ هیچ شتێک نییە بێگومان ینی ئەم دۆخە درێژە پێدانی ئەم دۆخە لە زیانی هاوڵاتیە و لە قازانجی ئەو خەڵکێکە ئەوێت درێژە بەم دۆخە و بەم ڕیتماڵێ درێژە بە دەسەڵاتی خۆی بدە سپاسەکەی تور مامۆستا دلێر سەبارەت بە داهاتی ناوخۆی کە باس کرد بەڕێز 321 ملیار بەس بەغدا ئێستا 10 تریلیۆنی نردووە 10 تریلیۆن و 292 ملیار بێزگە لەو 450 ملیارێک کە بەڕێز دەڵێ گەیشتویان نەگەیشتەوە بڵین جگەلەوە ینی 10 تریلیۆنی نردووە بەغداش وەکو ئەرکەکەی خۆ بە تەواوەتی جێبەجێ کردووە بەغدا خۆی لەوێ 321 ملیار تێ لەوێش 10 تریلیۆن و 292 ملیار تێ کە بەغدا نردوێتی زانچی لە چ کاتێکی شێ بەفرۆشن لە کچ کاتێکە ئێمە ئەتوانین بڵین بەغا ئەرکەکەی خۆی لە ڕووی حسابێکەوە جێبەجێ کردووە لە کاتێکا کە یاسای بژەدا ئەندێت ئەو میزانەیە کە دا ئەندێت ئەو پارەی کە داندێ بۆ ساڵە ئەوە تەخمینیە
لە سەد نییە بڵێ ئەوانە ئێستا بۆ نمونە بۆ ساڵی 2024 204 تریلیۆن دینار دانراوە بۆ ساڵی 2024 ئەمە لە چیەوە هاتووە با نەختی ڕوونکە ئەمە لەوە هاتووە لە کاتێکا کە بودجەدا داڕێژدێت پرۆژە یاسای بودجە دروستەکرێت بۆی بێ بە یاسایەک لەو کاتەیە هەر وەزارەتێک لە وەزارەتەکان هەر لایەک لەلایەکان ینی زیاد لە پێداویستی خۆی پرۆژە تەقدیمەکە و پێداویستی تەقدیمەکە ئەوەنەم ئەوەنەم ئەوێت دوایی لەگەڵ ئەوەی شەنوکەوی ئەکرێت نەختێکە مەکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوە هەموو ساڵێکەر وا بوو لە هەموو شوێنێک شەروا بووە لە زۆربەی شوێن زیاتر لە وڵاتانەکە هەیە ئەو بودجەی کە تەرخانەکرێت لەکسەر بودجەیەکی زیادا ئەندێت ناکرێت لە هەمان کاتا کورتێنانی تیا ئابێت بۆچی کورتێنانی تیا هەیە لەبەر ئەوەی کە بودجەکە زیاد لە بودجەکە زۆرترە بودجەکە نیسبەتەکەی زۆرە یعنی خەرجیەکە زیاترە لە داهاتەکە کە خەرجیەکە زیاتر بوو لە داهاتەکە کوردێنانە بێت لەم کاتە کە ئەڵەی 204 تریلیۆن دانراوە بۆ نمونە بۆ ساڵی 2024 لێرە کە وەختێک هێنە لە مانگی 11 سەیری چووکە هەموو وەزارەتەکان هەموو بەڕێوەبەراتی گشتەکان مانگانە میزانی مڕاجعی خۆیانە نێرن بۆ وەزارەتی دارایی کاتێک ئەو بڕپارەی خەرج ناکەن کە لە بودجەیە چکە ئێستا راپۆرتی دێمانی وەزارەتی دارایی عێراقەیە بەڵێ 94 تریلیۆنیان لە دەمان خەرجی بووە تەنیا 94 تریلیۆن بڵێ لێە ئەو 204 تریلیۆنە خەرج ناکرێ چەند خەرج کرابێت ئەوەی کە خەرج کراوە ئەبێ بگەڕێنەوە بۆچی ئەگەڕێنەوە بۆ ئینفاقی فعلەکە کە ئێمە وتمان ئینفاقی فعلی نەما بەڵام لەم حاڵەتە بە ناچارێ بێ بگەڕێنەوە بۆ ئینفاقی فعلی بەڵێ ئێستا ڕووی ماوەستا ئێستا سەیری راپۆرتەکەمان وەزارەتی دارایی دەڵێ لە دەمانگدا داهات 114 تریلیۆن بووە خەرجی 94 تریلیۆن بووە لە دەمانگی ساڵی ڕابردوو 2024 لێرە ئەگەڕێنەوە بۆ ئینفاقی فعلەکە بۆ خەرجی فعلەکە لێرە خەرجی فعلەکە چەند بێت لە هەموو عێراقا خەرجی فعلەکە سم بێت لە 12.67 بۆ هەرێمی کوردستانە لەو خەرجیە لە چەندمان ما بێت ئایا ئیتر ئەو 10 تریلیۆن و 202 ئێستا پێویستە وەزارەتی دارایی عێراقیشەوە ڕوونکردنەوەی بات ئێستا کە کۆتایی ساڵەیان سەرەتای بڵێن عفو کە سەرەتای ساڵی تازەیە ئەو ڕوونکردنەوەی با خەرجی فعلی بۆ ساڵی 2024 چەند بووە لە عێراقا و لەگەڵ ئەمە ئەو پشکەی هەرێمی کوردستان چەنە و چەنی بەرەکەوێ و چەنی ماوە و چەندتان زیابووە نردووە پێویستە حکوومەتی یعنی وەزارەتی دارایی عێراقیش بەڕاستی پێویستە ئەو ڕوونکردنەوە نەبا لێرە من زۆر کەرەتەکە ئەگەمە زۆرتی هەن هەیە مامۆستا ئێستا راپۆرتی خەرجی ئیسەی دەمانگیان بڵاو کردوتەوە ڕوونە دەڵێت 114 تریلیۆن داهات بووە 94 تریلیۆنی خەرجی بوو لە دەمانگی 2024 ئەو 94 تریلیۆنە لێیان لە 12.67 ئەوەی دەمانگ بڵێ ئەوەی دەمانێتی بۆ ئەو دەمانگە لە 12.67 بۆ هەرێمی کوردستانە بۆ پێویستە بە جوانی ڕوونی بکاتەوە وەزارەتی دارایی عێراقیش ڕوونی بکاتەوە کە هەرێمی کوردستان چەندی بەرەکەوێ لە ماوەی ئەم دەمانگی پێشوا چەندی بەرکەوتووە لەم دوو مانگی ئەخیریشا چەندی بەرەکەوێت ڕوونی بکاتەوە بۆی بۆ خەڵک ڕوون بێت بۆ ئەوەی بۆمان ڕوون بێتەوە ئایا خەتاکە و دواکەوتنی پارەی کە شکەنایە بۆ هەرێمی کوردستان خەتای حکوومەتی عێراقیە یاخود خەتای حکوومەتی کاربڕێکەرە یعنی لێرە ئەم ڕوونکردنەوە هەتاوەکو من زۆربەی کاجاری وایە خۆمەکەومە گومانەوانێ ئەڵێم حکوومەتی کاربڕێکەر لەوانەیە ئەوەنە لە گەندەڵەکانی حکوومەتی ناوەندی ئەزانێت زۆربەی کڕەت ڕێکەوتنی ژێربەژێر هەبێ شت بۆ یەکتری بشارنەوە سەر لە یەکتریش بشێنن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە ئێستا ڕوونە بۆ نمونە کاڵین موچەی مانگی 11 پێش 631 ملیار هاتووە بەڵێ ئەم ێوارەیەش 450 ملیاری تر هاتووە کە ئەگاتە تریلیۆنێک و 81 ملیار تریلیۆنێک کۆش معنایە لە موچەی مانگی 11 زیاترە لێ ئەمێنێتەوە یعنی هیچ ئیتر و بەڕیەک نییە ئێستا لەم سعاتەی کە ئێمە دانیشون لێرە دوا بخرێت تەقە هەر لە ئیمشەوە یەکسەر لیسی موچەین بکرێت و بۆ مانگی 12ش ینی خەڵک ڕوونکردنەوەی هەبێ مشکیلەکەی ئێمە لەوایە کە ئەلەم زۆر کەڕەت من گومانەکەم لەوەی کە ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و لەگەڵ حکوومەتی کاربڕێکەری خۆمانە هەبێت
بۆ ئەوەی ڕوونکردنەوە نێن بە خەڵک چونکە ئەوانیشەوە نەبێت لە بێکەم و کوڕی بن و بێگەندەڵی بن بڵێ بێگومان دەگەڕێمەوە لات کاکتۆر سەبارەت بووی ئەگەر بەغدا 10 تریلیۆن نرد بێ ینی پارەی 11 موچە بێ ئەی ناکرێت لە داهاتی ناوخۆ موچەیەک بدەن لە داهاتی قاچاغینەوت یاخود دەستی لێ نادەنەوە چونکە ئێمە چوینە ساڵی نوێ 2025 دەموچە درراوە موچەی مانگی 11 ئەگەر بدرێت ئەی 12 ئێمە گەر باسی وەکوتم بڕیار و ئەو شتانە بکەین ئەبێ مانگی 12 بدرێ ئەگەر تۆزێکی بچێتە ئەو لاوە چونکەوە مافە و مافی هاوڵاتیە و ئەو بابەتانەیە من ئەوەی کە تێگەیشتم تاوکو ئێستاکە هەرێمی کوردستان ئامادە نییە شتێ بخاتە سەر شانی خۆی ئامادە نییە تەنانەت هەتا ئەوەی کە هیچ داهاتی ناوخۆیە کە ئەبێ بیبات و بینێرێت بۆ بەغدا کە ئەمە بۆ خۆی ینی جێی پرسیارێکی گەورەیە و کومامۆسا وتی ئایا ئەم چۆنڵی گیڕیەی کە لێرە لە هەرێمی کوردستان هەیە شتێکی نهێنی هەیە کە لە خەڵک شاراوە بێ و ئەمان بە نهێنی یەک بزانن دیارە ئەبێ شتێک هەبێک ینی چونکە تۆ بە هیچ پێوەرێک نابێ بەم شێوەیە مامەڵە بکرێ ئایا ئەمە پەیوەندی هەیە بەم بارودۆخی کە لە ناوچەکە هەیە و یەکێک هەسکا داشی خۆی سوارترە و ئەتوانێت بازیە پەستان بکبەوەی کە کۆمەڵی دەستکەوتی دەرکەوێت بەس لە هەموو بارێکە ئەگەر هات و موچەی مانگی 12 نەدرا ئەوە بەس مادەم باسی بووبرە قسەکە تاواکە بڵێ موچەی مانگی 12 نەدرێ ئەمە پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە ئەبێ هەردوو حکوومەت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ لە بەرامبەر ئەم سەرپێکی یاسە ئەکرێ نازانم باسی گۆڕانکاریەکانی ناوچەکەت کرد ئەگەر لە ترسی ینی ڕوخانی بە شارەسەدیش بوویانە دەبووە پەلە بکەن لە پێدانی موچە لە ئاوردانەوە لە خەڵک ئیسا ناوانیا کێشەکە بە جۆرێکی تر بێ ممکنە ینی باز لەوە بکرێت کە ئێمە بەرێکمانێ پێوتێ بەرەی مقاومە و ئەوانەکەی تر دیارە لە کۆ دەستپێکە لە ئێران و دەستپێکە بۆ ئەو کات لە سووریا و لە لوبناان و لە یەمەن و لە عێراق ئەمە ئێستا ئەم دۆخی ئەم بەرەیە بەظاهری ئەوەی کە دیارە باریان لارە و جا عێراقیش کەوتوتە ناو ئەو زۆنەوە کەوتە دۆخێکەوە کە ئەمە نامەوێت بڵێم ئەوەیە بەس ئەڵێم ئایا ئەمە وەکو دەسەڵاتدارانی هەرێن بەس خەڵک بەیانیان راپەڕێ ئەو فریان دەکەوێت لە بەرەی لە بەرەی ئێران نەوەڵا بەسی تر ئێمە گرفتێکمان هەیە لەگەڵ هاوڵاتیانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتی هەڵبژاردنەکانە ڕازین لە مۆزعە وەکو وتیانە لە کاتی هەڵبژاردنەکانە ڕازین لە مۆزعە بەڵام بە بەشێکی ڕازی بەڵێ یعنی ظاهیرەن چەندێ تەزویریش کرابێ بە زۆرینەکە هەر ڕای ئەوە هەیە کە بڵین زۆرینە لەگەڵ ئەم دۆخا بووە ڕازین بە وەزع بەڵام لە دوای هەڵبژاردنەکانەوەتانە کەس ڕازی نییە کەواتە ئێمە بەڕاستی بێ لێپرسینەوە خەڵک لە خۆشی بکە هۆشیاری سیاسی خەڵک و ئەتوانم بڵێم داکۆکیکردن لە مافی خۆت بە فعلی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان من ئەوە بێ بە سەراحەت بیڵێم لە ئاسی پێویستان نییە وەگوتم ئەگەر ڕێژەی ئەو 165 کە ئەوان هێناوێنە ئەگەر دەشی لا بە یەشت 55 یعنی ئەو دۆخی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە هات لەو چەند ساڵە نەبوونی بێموچەیی بێ خزمەتگوزاری کۆمەڵێ دۆخی زۆر خراپ بای ئەوە نەبوو کە خەڵکی لانی کەم دژبەر و ئەوانەی کە لەگەڵ ئەو دەسەڵاتە ناتەبابوون بیان خاتە پێشەوە بۆیە ئەوەش بەڕاستی دیراسەیەکی تری کۆمەڵایەتی نەفسی سیاسی ئەوێ لە ڕاستیە یعنی تۆ ئەو خەڵکە هاواری لێ هەڵەسی هەر هەمووی بەڵام دوایی کە دێت بە 100,000 و 200,000 و بە دەستکەوتێکی کەم جارێکی تر سەحەدا لە لیستی دەسەڵات ئەمانش بەڕاستی هەر ینی ئمە بێ هەموو جار ینی قسەی جددیشکەی لەسەر بابەتە دینێکمان هەیە ئەثەرێکمان هەیە ئەڵێ کەیفەما تەکون و یوەل عەلەیکم ئێوە چۆن بوون خەڵکی وا بێتە کار بەدەستان من وازانم خەلەلێک هەیە لە بنیادی بیرکردنەوەی خەڵکی ئێمە جا هۆکارەکەی ئەوە بێ کە کاتی خۆی بەس و چەسانەوەی بینیوە و تا ئێستا نەهاتۆتەوەشی خۆی بەوەکو پێویست داکۆکی لە خۆی کاهی ئەوە بێ ئۆپۆزیسیۆنەکەمان هێشتا لە ئاستی پێویستانین و تۆکمەنین یەک نین نازانم بڵێم هەر شتێکە بێ ئەم نەگۆڕانش بۆ خۆی جێی پرسیاری گەورەیە لە ڕاستیە چونکە ئێمە بە چاوی خۆمانە بینین کە داهاتی ئەم وڵاتە بە فیڕۆ درێ بە چاوی خۆمانە بینین نەوت بە قاچاقە برێ بە چاوی خۆمانە بین غاز ئەوتان لەو لامانەوەی چەند بەگران ئەفرۆشێ بە چاوی خۆمانە بینی زەویزاری
گشتی تاڵان ئەکرێ بە چاوی خۆمانە بینیم کۆمپانیەکانی دەسەڵات ئیمتیازاتیان پێدرێ کاتی خۆی وتیانەمانە زەویان پێدرێ و یاسایەکیان بۆ دەرکرد لە پەرلەمانی کوردستانە دوایەوەتانە لە جیاتیەوەی قازانجی خەڵکی تیابێ هەموو خەڵکی کراوە بە کرێچی یعنی ئێساکە ئەوانەی کە لەو ڤیلا و لەو شوقە نیشتە جێبوونانان زۆر بەیان بەشێکی زۆریان $200 تا $400 و $500 و $600 لە هەندێک شوێنە ئەدرێ بە خزمەتگوزاری ئەمە بە حساب تۆ بە بڵین خانی خۆت هەیە یعنی مەبەستمەوەیە دۆخێک هاتوۆتە ئاراوە تا نێکەرتی گشتی بێ خزمەتگوزاری کراوە بە جۆرێک وردە هەر لە ڕۆژەی لایەکی لێ ڕوخێنن تەنانەت لە هەندێک شوێنە لە شارەکانە تەمەحیان کرۆتە شوێنی قوتابخانە و شوێنە گشتیەکانەوە تانێ قسە لەسەر ئەوە هەیە حەزەکەم وەڵامێکمان دەستکەوێ ئێمە کە دادگای کۆنی سلێمانی ئەڕوخێنرێت و شوێنەکەی دیارە نازم کڕاوە بەڵێ ئێستا کە قسە لەسەر ئەوە هەیە بەڵام ئەمە من هێشتا بە دوواداچینی جدی بۆ نەکردووە بەڵام قسەکان بە جدی کراون ئایا ئەمە ڕاستە ڕاستی مە بەسمەوەی ئەگەر ئەوەش نەبێت چەندین شتی وامان هەبووە و کراوە هەرماوەیە لەمە پێشوو زەویەکانی بە بڵێن ئەوەی کە تایبەت بوو بە ئامادەیی یاخود ئەوەی کشت و کاڵ ینی دران بە خەڵکی ترۆوانە بۆیە بەڕاستی بە هەموو مانایەک ڕێز لە هاوڵاتی و وڵات و داهات و مافی گشتی و مافی هاوڵاتی ناگیرێ لە وڵات سپاس دەکەم کاتۆر مامۆستا پێ دوایە لە 2025 چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ کێشەی موچە یاخود تی بکرێ بۆ موچەی ئەو مانگی 11 گەر هاتبێ مانگی 12ش نەخورێت موچەی موچەخۆران خۆی ئێستا هەموو شتێک گەگرتەوە لە پێشەوە لە هەوڵە بە باشی نەیهێنیت بە چاکی نەیهێنی لە دواییە لەوانەیە هەم دیسان کێشەی تێکەوێتەوە ئێستا بۆ نمونە ئەوە موچەی مانگی 11 هاتووە ئێستا ئەو پارەی کە ئەوەی حکومەتی عێراقی نردوێتی ئێستا لە موچەی مانگی 11 زیاترە ئێمە کەواتێکیمان ماوە ئەو بڕێ موچەی مانگی 12مان ماوە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو حکومەتی عێراقی وەزارەتی دارایی حکومەتی عێراقی بە بەیانێکی ڕسمی دەری کرد کە بڵێ ئێمە پارەی مانگی 12مان نردووە بەڵام ئەوەی کە لێمان بڕیوە بریتیە لەو داهاتی لە 150 داهاتی ناوتخۆیە کە حکومەتی هەرێم بۆی نەناردوین ئێمە ئەوە بڕیومانە لێرەیینە ئێمە نردومانە ئەو کاتە ئەو پارێ ئەبێت بەچی ئەبێ بە ماڵ بەسەر حکومەتی کاربڕێکەرەوانێ ئەبێ بە ماڵ بەسەر ئەوە خەڵک بە ماڵی خۆی ئەزانێ ئەمە ئەوە کە ئەوە ڕێک بوانێ بە قەنەعەتی من بۆ مانگی یەکیش بۆ ئەم مانگی یەکی ساڵی تازێش ئەبێ ئەو غەڵەتانی کە پێشتر کراوە یاخود ئەو هەنگاوانەی کە پێشتر نراوە بە پێی قەراری دادگای فیدراڵی برنێ بۆ نمونە سەبەب چییە؟ لیستی موچە هەموو مانگیە کەم و کوڕیتایە سەبەب چییە؟ میزانی مراجعە مانگانە کە یان نانێرێتەوە یا کە ئەنێردرێتەوانێ هەم دیسان کەم و کوڕیتایە ئایا خەڵکی بەتوانامان نییە لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە بەڵێ هەمانە بەڵام ئەمە ئایا بەان قەستە ئەم شتە ئەکرێ بۆەوەی دوا بخرێ ئایا سەبەب چییە؟ ئێمە کە ئەوەتانێ ئەڵین مەسەلەی تەوتین هەتاکو لە قەرارەکەی دادگای فیدراڵیشە و لە دوای ئەوەش کە و قەراری دادگای فیدراڵی کە چۆ بۆ وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراقیش وەکو هەموو مەحافەزەکانی تر چ ڕێنماییەک هەیە جێبەجێ ئەکا بەسەر هەرێمی کوردستانە ئایا مەسەلەی تەوتین بۆ ئەمە ژماری منە هاتووەتە پێشەوە تاکو ئێستا من نەمدیوە بە فەرمی ئێوە شوازان عینەن منن نەمدیوە بە فەرمی لە کەناڵێکی فەرمیەوە ڕابگەێنرێت و چەند کەسێ بێ بە تەواوەتی ڕوون بۆمان ڕوون کاتەوە بۆ خەڵکی ڕوون کاتەوە بڵێ هەژماری من ئەمەیە باشترە لە تەوتین باشترە لە تەوتین تەنها ئەوەی بڵێ یەک ڕەدوەزیری دارایی لە دیدارێکە لە دیداری چەند کەسێکە کۆمەڵە شتی باز کرد کە و کۆمەڵە شش نەتوانرا بە تەواوەتی بۆمان ڕوون بەڵام وەکو حکومەتدانی قەرز و سلفەشی دەکرد ئێمە وەکو حکومەتەڵێن وەکو حکومەت بە تەواوەتی ڕوونی کاتەوانەوە جیاوازیەکانی لەگەڵ تەوتینا چیە با ئێمە بزانین ئەگەر ئەمە نییە کەواتە ئەمە شەرعی نەشر مەسەلەی تەوتینەکە شەرعی نەشر لەوانەیە لەگەڵ جەناحی لە ناو جەناحەکانی دەسەڵاتی ئیمڕۆی عێراقیە ڕێکەوتن هەبێ بۆی ئەمانە هەر درێژەی پێ بدرێت و ئەم کێشانە هەر بمێنێ وەکو مەسەلەی تەوتین وەکو مەسەلەی پاک نەکردنەوەی لیستی موچە وەکو مەسەلەی کەم و کوڕی میزانی مراجعی مانگانە ئەم کەم و کوڕیانە هەبێت
کە ئەمانە هەبوو کەواتە بۆ ساڵی دوو ئەم شتانە کە هەبوو کەواتە بۆ ساڵی 2025 بەڕێز 2025 بەڕێدە لیژنی دارایی پێشتر لە پەرلەمانی کوردستان چاوەڕێی چی دەکەیت؟ ئەگەر ئەم کێشانە هەبێت 2025 شەرعینە 2024 بێت ئەگەر خراپتر نەبێت باشتر نابێت چونکە بۆ تۆ کێشەکان ماوە ئەم کێشی سەبەب چی بوو کە ئێمە ئێستا لە عێراقا ئەژین و بە پێی قەرارەکەی دادگای فیدراڵی وا لە مانگی یەکی ساڵی تازاین تاکو ئێستا موچەی مانگی 11 ساڵی کۆنمان وەرنەگرتووە ساڵی کۆنمان وەرنەگرتووە کە تۆ ئەو کێشانە بمێنێتەوانێ و ڕوون نەکرێتەوانێ و چونکە تاکو ئێستا ڕوونکردنەوەیەک نادرێت لە وەزارەتی دارایی عێراق خوانێ قەیناکە ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جار بەجار قسەکەن ئەی وەزیری دارایی عێراق خۆی بۆ بەیاننامەیەکی ڕسمی دەرناکەکی کێشەکان چییە؟ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ بە ڕسمی بەیاننامەیەک دەرناکە بزانێ کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستانە چییە؟ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە فەرمی بۆمان ڕوون ناکاتەوە کار ژماری من باشەلەوە کەواتە ئەمانەش هەمووی ئەگەر ئەم کێشانە بمێنێت وەژێر بەژێر کۆمەڵ ڕێکەوتن هەبێ بۆ نمونە مەسەلەی تەوتین هەمومان نەزانین زۆر سوور بوون لەسەری بە سەردانێکی سوودانی گۆڕاو بە شێوەیەکی تر کەوتوانێ کە من ئەڵێم بۆ ئەم شتانەی تریش لەوانەیە ژێر بە ژێرەوەڕ هەبێ چووکە ئێمە لە فکرمان نەچێ حکوومەتی بڵین دەسەڵاتی هەرێمی کوردستان چی ئەوێت؟ ئەوێ ئەو پارەیە نەیرێ مباشر بە خەڵک ئەو مەبەسەکەیەتی ئەو پارە مباشر نەدرێ بە خەڵک ئەو پارێ بدرێتە وەزارەتی دارایی حکوومەت لە وەزارەتی داراییەوە تەوزیعکرێ بە سەر خەڵکا بۆی بڵێ پارەی منە ئێستاش ئێوە پێویستیتان بە منە ئەمە ئێستاشەم دواکەوتنانەوە ئەمە و کێشانە یان ڕێکەوتنی ژێربەژێر هەیە لەگەڵ چەند جەناحێکی ناو حکوومەتی عێراقیە یاخود ئەوەیە ئەوێت ئێستاش بە خەڵک بڵێ هەل لە دەسەڵاتی منایە موچەکە و لە دەسەڵاتی حکوومەتی یارمەتیم بخوا لە دەسەڵاتی حکوومەتی عێراقانیە بەڵام کێتە سەر ئەوەی خەڵک بێزاریەکەی زۆر زیاکە ئەڵە کەی پارە بێت لە بەغاوە موچەش تەوزیعەکەی نە ئێمە یانی چی؟ سپاس دەکەم مامۆستا کاکتۆر وەکو دوا پرسیارش لەگەڵ جەناب چی بکرێ بۆی کە موچە بڵێن نەفۆتێ ئەگەر شتێک لەسەر هەژماری من اینجانەوتی قاچاغش ئێستا پێشتر دەیان گوت خەڵکیان چاواش دەکرد لە میدیاکان ئەو نەوتمان نەود ڕاگیراوە و تەسلیم کراوە و هیچی کێشەی موچە چارەسەر نابێت لە کاتێکە ئێستا بڵێن بەرمیلێک نەوتیشان ڕاستی عێراق نەکردووە لە 2024 بەڵێ لە ڕاستیا هەژباری من و تەوتین من هەموو جار ئەو قسە پێشتر ژوتم لێرە و دووبارەش یەکەمەوە ئەگەر هاوڵاتی کوردستان متمانەی هەبوایە بە دام و دەستگاکانی هەرێم و بە دەسەڵات دارانی هەرێم هیچ کات کەس حەز ناکات دینارێکی لە عێراقەوە بێ بەڵام ئەمەی کە وای کردووە خەڵک متمانەی نەبێ ئەوەیە کە ئەزانێت کە کۆمەڵە شتی نیەنی هەیە دوجار لەوانەیە لەو هەژماری منەوە دەیان شتی لێ بڕێت و ڕوون نەبێت چکە هەندێک جار هەتا لەو کاتێش کە پڕەکرا و ئیمزاکرا وردەکاریەکی وا هەبوو کە خەڵک نەیەزانی و تااقەتی وەشی نەبوو هەمووی بخوێنێتەوە بە هەر حاڵ ئەسڵ ئەوەیە کە ڕێکەوتنیە کراوە و سرفانە چیان لات قەرزانێک کە وەزیری دارایی دێگو 90 قەرسەیە ئەو چیان لات لە هەژماری من وەڵا خۆی بێوەش تەتقیقی لێ بکرێت کە چۆنە جاری وایە تۆ سلفی وەرگی زۆر زەرەکەی بەسەر دیاریش نیە وەکو هیچ موچەکە دیار ئامێرەکانیش لە ڕاستیا پەچیانەکەی بە هەر حاڵ وەگوتم نەبوونی متمانە ئەم دەسەڵاتە ئەگەیەوێت بارودۆخی خەڵک لەگەڵی چاک بێ خۆی متمانە بگەڕێنێتەوە خەڵک وەڵاهی ئەوەی کە تا ئێستا هەیە نەخێر تاوەکو ئێستا ئەوەی هەیە نەخێر و ئەسلیش لە مەسلەی موچە ئەوەیە کە هەردوو حکوومەت پابند من بەو بڕیارەی دادگای فیدراڵیەوە و بەڕاستی عیبەیەکی گەورەیە تاوەکو ئێستا کە هەموو مانگی بوترێ لیستی موچەی هەرێم ناتەواوە میزانی مراجع و نازانم چی ناتەواوە یعنی چی تۆ دوای ئەوەندە ساڵە نەتوانی لیستێکی موچە بە مەزبوطی بی بەڵام دیارە ئەمە خۆی شتی تر هەیە لاوە لە ڕاستیە کە ئەویش بریتە لە چی بریتە لەوەی کە هەموو مانگی کۆمەڵە ناو زیادەکەن و کۆمەڵە کاتی خۆی بندیوارشت بۆ دیارە ئەمەی پێپڕەکەنەوە گینا مەعقول نییەتەوە ئەو گۆڕانکاریە جیاوە ئەو گۆڕانکاری و ئەو جیاوازی زۆرە بکرێت و سپاس دەکەین ماوەستا شتێکت ماوە سپاس دەکەین زۆر سپاس دەکەین سلامت زۆر سپاس من هیوادارم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو کێشانەی کە هەیە لە ماوەی
دوو مانگێکە هەمووی چارەسەر بکرێ بۆ ئەوەی ئیتر بەڕاستی شتێکی عیبەیەنی مەسەلەی موشە بێتە هەواڵ و هەواڵکاری بەپەلە لە ناوهینەکانە لە هەموو دنیا ینی لە سۆماڵی شتیوانە بۆ ئەوەی خەڵک بتوانێت تۆ کە پرۆژەی خزمەتگوزاریمان نەبێت پرۆژەی ئاوەدانکردنەوەمان نەبێت پرۆژەوە بەرهێنانمان کەم بێت ئەی پارە لەکوێوە بێتە ناو خەڵکەوە ئەی بازاڕی چۆن ببوژێتەوە ئەم خەڵکە بەرنامە و سەری لە تێک چووە. سوپاس دەکەین مامۆستا دلێر محموود و دکتۆر فاتح سەنگاوی سوپاسیان بەڵێ بوونتان دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.